بەناوی خودای گەورە و میهرەبان گوێگرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت. دایکان و باوکانی عزیز لە یادتان نەچێت هەمیشە وتومانە پەروەردەکردنی مناڵ ئەرکێکی قورسی سەرشانی ئێوەیە، بە تایبەتی دایکان و لەوان دوای ئەوانش باوکان. ڕاستە لە کۆمەلگای ئێمەدا باوکان بەرپرسن لەسەر چاوەی بژێوی پەیداکردن بۆ خانەوادەکان، بەڵام دەبێت لە یادیان نەچێت یەکێک لە پایە زۆر گرنگەکانی پەروەردەکردنی منداڵ بریتیە لە بوونی باوک و هاوکاریکردنی لەگەڵ دایکە. نەکەن باوکانی ئازیز هەموو سەرچاوە و هەموو بەرپرسیارەتی و هەموو کێشەکانی پەروەردەکردن بدەن بەدەستی دایکەوە، چکە ڕاستە دایک بە قووت و بەهێزە. خوشکە جوانەکانمان بە قووت و بەهێزن، دەتوانن کەم تا زۆر ئەمەرکە بگرن ئەستۆ، بەڵام هەندێ شت هەیە پەیوەندی بە باوکەوە هەیە و هەندێ قۆناغ هەیە، هەندێ پلەبەندی هەیە، هەندێ هەنگاونان هەیە. پێویستی بەوەیە کە باوکیش هاوکار بێت لەگەڵ دایکە، بۆی بە هەمومانەوە منداڵانێکی سەرکەوت و دروستکەین، منداڵانێک دروستکەین ببێ بە خۆشبەختی بۆ خۆمان و بۆ خانەوادەکانمان و بۆ کۆمەلگاکەمان. بەڕێزان، باسی متمانە بەخۆبوون دەکەین، یەکێ لەو خاڵانی کە هۆکارە بۆ ئەوەی منداڵەکانمان نەشکێتەوە، بۆی منداڵەکانمان متمانە بەخۆبوونی تیا دروست بێت. لە کتێبەکانە باس کراوە ئەویش ئەوەیە تووڕە نەبوون، بێتاقەت نەبوون، نشکاندنەوەی منداڵ لە پاش برینداربوونی بەهر هۆکارێک بێت. ڕەنگە منداڵەکەت لە بەیانەوە تا ئێوارە یاری کردووە و ڕەنگە چەند جارێکش پێت وتووە یاری مەکە، ڕەنگە تا ڕادێک تۆزە بێ قسەی تۆشی کرد بێ، بەڵام لە ڕووی دەروونزانەوە دەڵێت دوایەوەی بریندار بوو تکات لێ دەکەم دوو سزای لەسەر کۆمەکەرەوە. سزایەک هی برینەکەی کە ئازاری دەدات، سزایەکش هی تووڕەبوون و بێتاقەتەکەی تۆ، چکە ئەم دوو سزایە توانای متمانە بەخۆبوون و جوڵە و حرەکە و وەرزش لە منداڵەکان تا دەمرێنێ. کاتێک کە منداڵێکت بە کۆمەڵێ یاری کردووە، ڕەنگە بزماری تیابێ، ڕەنگە هەندێشتی تیژیشی تیا بەکار هاتبێت کە ویستویەتی ئەم پارچانە بداتە دەمیەک. کاتێک کە یەکێک لەم دەرزیانە یان بۆ نمونە یەکێک لەم شوشانە نەخێر یەکێک لەم پارچە ئاسنانە چووە بە قاچیان بەدەستە، ڕەنگە بشگیرێ، ڕەنگە بیکا بە فیزاح و بەهات و هاوار. بەڵام تکات لێ دەکەم دایک و باوکی ئازیز، خۆت بگرە و مەکێشە بە سەریا و بە پشتیا و بڵێ ئەی پێم نەوتی، ئەی نەموو دەستکاری ژنەکەی، ئەی نەموو دەستی بۆ نەبەی، ئەی نەموو دەگەر لیواشت لێبێ بۆ نمونە لێت ئەدەم. کاتە تۆ بەڕاستی حەزی دەستبردن بۆشت لە منداڵەکە تاشکانەوە، متمانە بەخۆبوونی تیا دروست نەبوو. باوەڕتان بێت هەندێک لە دایکان و باوکانی عزیز کە گویان لەبەر دەنگمانە جاری وا هەیە بۆ بۆنەی تۆوە کە منداڵەکەت نەیوێراوە دەست بەرێ بۆ چەقۆیەک، بۆ دارێ، بۆ بەردێ، بۆ بلۆکێک، بۆ سیارەیەک، بۆ مۆبایلێک، بۆ هەر شتێک دەست بردو توێ نەکەی، نابێ بڤەیە وەیە دەستکاری نەکەی خراپە. بۆیە ئەم منداڵە وای لێ دێ دوایەوە گەورەشە بێت ناوێرە دەست بۆ هیچ بەرێ، ئەبێتە خاوەن ژن و ماڵش ناوێرە دەست بەرێ بۆ دوکانێک، بۆ عارەبانەیەک، بۆ سیارەیەک، بۆ ئیشێک، بۆ کاسبێک، گرگر تەنها و تەنها چاوەڕێی خلە معاشێکی حکومەتێکی ئەگەر تەعینی بکاگەر نا خۆی دەستی بۆ نابرێ بۆ هیچ ئیش و کارێک. بەڵام بەعکس جاری وایە دایک و باوکێک منداڵێکیان پەروەردە کردووە لە منداڵی و بەڕاستی زۆر نەیان شکانەوە. جاری وایە بۆ منداڵەکە لە دوی پیدایی بووە لە خۆی ڕۆژە وتێتی بۆ نمونە ئاوە فرۆشم، دایک و باوک تەشجیعی کردووە، وتێتی عارەبانەیەک دانم لە بەردەرگا، وتێتی سینەیەک دانم، وتێتی لە بەردەم خۆمانە دوکانێکەکەمەوە، نەخێر وتێتی ئەچم لەگەڵ خاڵۆما ئیشەکەم، نەخێر وتێتی ئەچم لەگەڵ مامەمە ئیشی فیتەریەکەم. بەڵام بە چاودێری تۆ بەبێ ئەوەی بیشکێنیتەوە ڕۆشتووە بۆ فیتەری و حایسنەعا هاتووەتەوە، ڕەنگە گیانی خۆی پیس کرد بێ، ڕەنگە بۆ نمونە لە حیمێک پارچە لە حیمێک چوو بێتە چایەوە چاوی سوور کرد بێتەوە، بەڵام تۆ دەبێ نەیشکێنیتەوە، دەبێ نەیشکێنیتەوە، چووکە کە شکانتەوە لە ژیانە دەست بۆ ئیش نابا، بۆ کاسبی نابا، بۆ شتێ نابا، و هۆکارێکە بۆی کە بەڕاستی متمانە بەخۆبوونی تیا دروست نەبێت. بەو ئومێدەی منداڵەکانمان نشکێنینەوە و سزایان نەدەین و بێتاقەتیان نەدەین لە دوای ئەوەی کە ئازارێکیان پێدەگات لە ئەنجامی ئیش و کار و جوڵە و حرەکەی ڕۆژانێکە دەیکەن. لەگەڵ ئەو پەڕی ڕێز و خۆشەویستی دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی، مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری گەشەپێدانی مرۆیی.